پلانە چییە؟ خۆی بڕیارە بکرێتەوە نازانم کەیە ئیترم لەگەڵ و دەستگای فام ڕێکەوتوین کتێبەکە ئامادە دەکەین بزانانی مانجی 6 حوتە هەشتا ئێستا کتێبێکی ئینگلیزیم هەیە کتێبێک تورکیشم هەیە شعرە هەر شعرە و بەرهەمی منە وەڵا کتێبێک ئەڵمانیشم هەیە دەکرێتە ئەڵمانی شعرە جوانەکانی ئێمە نەبێ بۆ ئەوان دەبێ لەگەڵ ستایل و میزاجی ئەوانە بگونجێ زۆر جارە هەندێک شعر هەیە زۆر خۆماڵیە یعنی پێویستی بەوەیە کە تو تەرجەمە دەکرێت پەراوێزی هەبێ ئەوانە من نامێ پەراوێزی هەبێ ینی کە مەسەلەن دەنووسی تعجیل دەبێت شیک هەیەوە لە ئەڵمانیەکەیان لە ئینگلیزەکە تعجیل شوێنیەوە ئەوانە ڕەنگە بۆ ئینگلیزیێک کەلیمەی تعجیل ئەو تامەی نەبێ کە بۆ منداڵە هەولێریشی هەیە یان بۆ یادەوەری و نۆستالژیای ئێمە هەم هەیەتی ئیتر هەوڵماندا ئەو تێکستانە بێ کە هینی ناوێ کە پەراوێزی ناوێ ئینسانی ترن گەورەترن زۆر پەراوێزی تیانیە کە شوێن و کات و ئەوانەی زۆر خۆماڵی بێ ینی هەوڵمانداوە ئەو تێکستانە هەڵبژێرین